خانەکەیان بەسە مارەکەش داڕوخاندەوە عەرەسەکە. ساحیبی شەریکەی ئارام خانوبەرێ دروست دەکات لە بواری وەبەرهێنا کار دەکات. لە بواری وەبەرهێنان کار دەکات. لە 4 سال پێش ئێستا هەر برایەکەی دەهات فوتە و شتی پێ بوو قیاسی دەکرد دەماگۆ کاکە واز لەو عاردەی بینە ئەگەر خینیش بڕژێ ئەمە لەو عاردەی هەر وەردەگرم. ئەگەر خینیش بڕژە ئەو زەوی هەر وەردەگرم وەریشی گرت. خانەکانی مەی هەموو تێکدایە. ئەمە داوامان لە برا گەورەی هەیە. داوامان لە برا گەورەی هەیە. باش. ئەگەر عاردە لۆ حکوومەتیە لۆ مەکتەبە چییە لۆ بنکەچی تەندروستیە لە وەزارەتەی پێشمەرگەیە ئەمە لە ئێستاوە شایەکانی خۆمان دەبین و دەڕۆن. بەس کە لۆ شەخسە لۆ من نەبی کە عاردی خۆمە لۆ شەخص بی کە بە پارە وەریگی تێ لە شارەوانی کە ئەمە زۆر معلوماتمان هەیە بە پارەی زۆریش لە شارەوانی وەرگیرە ئەو عاردە. دوایش بەچرکە جەماعەت شارەوانی هەر لە ماری خۆی کاکشوان دوگمەچی لێ دەدا جەماعەت شارەوانی بەچرکە دێن ئەوە ماری تێدا بووە ئەو ڕۆ خانەکەیان بەسە مارەکەش داڕوخاندەوە عەرەسەکە. باشە ئەم خانۆی کە باسی دەکەی کە باسی دەکەی ماری تێدا بووە ئەو ماری تێدا بوو ماری کاک حوسێن تێدا بوو عەرەس لێرە عەرەسی ئێرەیە بەرێ باش هەر 15 ساڵیشە لێرە لەو گۆڕەپانەی ئیشی دەکرد.